سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش ڕازەوە ئەمینم لە رادیو و تەلەڤیزیۆنی سلێمانیەوە لەگەڵتانم. ئەمڕۆ لە شاری سلێمانی ژمارەیەک ئەسپ سوار هەستاون بە ئەنجامدانی چالاکیەکەیان کە پێک هاتووە لە ئەسپ سواری کە لە زۆربەی شارەکانی هەرێمی کوردستانەوە هاتوون بۆ شاری سلێمانی و ئەسپ سواری ئەنجام ئەدەن. لەگەڵمان بن بزانین چالاکیەکەیان چۆنە و ئەسپ سوارەکان چۆن باز لە ئەسپ سواری دەکەن. ئەم گەشتە سێ جۆر ئەسپمانێنەوە، ئەسپی تورکیمانێناوە، ئەسپی کوردیمانەوە هێنا و ئەسپی عەرەبیشمانێناوە، ئەسپی ڕەسەنی کوردیشمانێناوە. تۆ چۆن فێری ئەسپ سواری بووی؟ من لەلایەن کاکە خۆشەویستەکەم کاکۆژین کاکە کارزان لەوانەوە فێر. هەر خۆت حەزە هەبوو ئەسپ سواری؟ وەڵی بەڵێ من لە مناڵیەوە خولیەکم هەیە بۆ ئەسپ سواری حەزم لێ کردووە بەس لەم ساڵەیە بە بەردەوامی کەم. هەستی چۆنەکە ئەسپ سواریەکەی؟ وەڵی هەستەکە ئەڕۆمە سەر ئەسپەکە هەموو شتێکم بیرەچێ خۆشی خۆم دەرخانەکەم بۆ ئەسپ و شتەکە ئیتر هەموو شتێکم بیرەچێ ئێستا مەسەلەن تۆ ڕۆیتە سەر ئەسپەکە هەموو کەش و مشکیلەکانی بیرەچێتەوە. ینی هەستێکی خۆشە کە ئەسپ سواریەک زۆر هەستێکی خۆشە. ئەبێت چۆن هەڵسوکەوت لەگەڵ ئەسپا بکەیت؟ ئەو ناسێتەوە دووسێ جاربی سواری لەگەڵاکەی ئەو ناسێتەوە ئیتر زۆر لێی ئەو ناسێتەوە کەم لێ ئەو ناسێتەوە نەرمونیان بی لەگەڵی ئەو ناسێتەوە. ئیتر من ئەسپەکەی خۆم نی یە خاڵە کۆژینە ئێمە ئەو ئەسپەکەی زۆر بە باشی فێری کردم و ئەسپەکانم هەموو ئەسپەکان کە زواری بووم ئەم ناسێتەوە لەبری من زۆر لە ئەسپ نایم لێشی بەم ئەوە بۆ باشی خۆیانە لەبری شتێکم لێ نەکەن. یعنی تا چەنە گرنگە کە ڕاهێنان بە ئەسپکە بکەیت چۆن لەگەڵ یا هەڵسوکەوت بکەی نەرمونیان بی لەگەڵ یا ئەمە تا چەنە گرنگە؟ در بەپی ئەسپەکەیە چۆن بی لەگەڵیا ئێستا ئەسپێک کە لە ڕقە تۆڵی وەرە بێرێ ئەڕا بەرە ئەو بەر بەڵێ وەڵی وایە ئیتر هین ئەسپێ و ماینی ژێماین کە لی سووکە یعنی زۆر بەقوت نییە بەس ئەسپ هەیە زۆر زۆر کە لە ڕقە کە لە ڕق بەمانای یعنی بەقوەتی و بەبانەی ئەوە ئەگنا ئەسپمانەیە زۆر زۆر باشە ئەسپیشمانەیە باشە بەس کە لە ڕقە یعنی پێ کۆنتترۆل ناکرێت پێ و ناوەستێتەوە دەسوجڵەوەی ناکرێ. تا چەندە زانیاری و هەیە لەسەر جۆرێتی ئەسپەکان چەند نوعی هەیە؟ بڕی ساڵێکە دەسم پێ کردووە لە ئەسپ سواری زۆر زانیاریم نییە ئەیتر بەسەلەن من بە ئەسپێک سواریم کردبوو یان تعلیم نەبوو بوو ئیتر لێەوە فێربوون لای خاڵە کارزان ئەسپەکانی زۆر باش بوون درێسە لای خاڵە کۆژینم ماشەڵڵا ئەسپەکانی زۆر باشن زۆر بە جوانی فێری کردم فێری تەعمیدانی ئەسپەکەم فێری هەڵسوکەوت لەگەڵ ئەسپەکانە بم. ئێستا تۆ ئەسپی خۆتە هەیە؟ وەڵی ئەسپی خۆم نییە نەوەڵا با درۆ نەکەم بەس ئیتر ئەسپی هینمانەیە ئەسپی کرێمانەیە ئەو خاڵە کۆژینەی فێری کردوم ئەو ئەسپی تایبەتیشمایەتە ئیتر لایەوە فێر بووم. ئەی چۆن هەڵسوکەوتیان لەگەڵاکەی چۆن بەخێوی ئەەکەی چۆن نەکەی وەڵی ئیتر ئەتا دوسێ ساڵ پێ و بێ یەکسەر و ناسێتەوە ئێساندی ئەسپمانەیە ڕێک ناوەکەی ئەڵی یەکسەر سێر دەکات و ناوەکەی خۆیان ناسێت بۆ نە چۆن خواردنیانەتی پێویستیان بە چ خواردنێکە؟ وڵی پێویستیان بە گێزەرە بە پوشە ڕۆژی مەسرەی 1970 بەزەگە لە ناوم گیا بەڕەڵایکەی ڕۆژانە خۆڕایەکەوی.
ئێمە وەک ڕێکخراوی ئەسپی کورد گەشتێکی ئەسپ سواری بە هارەمان داناوە بۆ هەموو ئەسپ سوارانی هەرێمی کوردستان. ئەسپ سوارەکان هاتوون لێرە لەم شوێنەوە دەست پێکەین بە گەشتێکی چەند سەعاتی بە ئەسپ سواری ئەچینە دەرەوە دوای ژەگەڕێنەوە بۆ ئێرە. ئەو گەشتێکیکەن چەند کەسن ئەسپ سواری ئەەکەن؟ بە نزیکەی 7 بۆ 8 ئەسپ سوارە بین 7 بۆ 8 ئەسپ سوارە بین لە هەموو شوێنەکانی کوردستانەوە تایە. ئەتوانی تۆ باسی ئەسپمان بۆ بکەیت تۆ لەکەیەکۆ خەریکی ئەسپ سواری ئەم خولیایە و چۆن لا دروست بوو؟ من خۆم ماوەی 18 ساڵە خەریکی ئەسپ سواریم و بە بەردەوامیش ئەسپم هەبووە. ئەسپ خولیایەکی تایبەتە، ئیتر هەر لەسەر خولیاکەی خۆم بەردەوامیم پێداوە و ئێساش سپاس بۆخوا ڕۆژانە ڕوو لە زیاد بوونە و ئێمەش ئەو ئەسپانەی کە ئەبینێت بۆ ئەوان واکە. بەڵێ ئەم باسی ئەمە سوێ خۆتان بکەن ناوی چییە کوێنەریە؟ ئەم ئەسپەی خۆم ئەسپی ڕەسەنی کوردیە، ناوی سامە، هەر ئەسپی ئێرەیە و ئەسپێکی کوردیە. چەند ساڵە هەتا؟ من ئەم ئەسپە خۆی تەمەنی 4 ساڵە بەڵام لای من لەدایک نەبوو و ماوەی ساڵێکە لای من. چۆن ڕاهێناوە لەگەڵ خۆتە؟ من وەڵا ڕۆژانە سواری پێەکەم خزمەتێکم بە بەردەوامی لەگەڵ یا خەریکم چەندانەیەکم هەیە و تر ئەمان تایبەتی خۆمە خۆم سواری بەمایانەکەم. ئەی تا چەندە ئەسپ سواری بەخێوکردنی ئەسپ ڕاهێنانکردنیە لەگەڵ خۆتا ڕایبێنی ئەمە تا چەنە زەحمەتە؟ وڵی ئەگەر حەزت بۆی هەبێ زەحمەت نییە، بەڵام خۆی لە ڕاستی ئەگەر عیشقت بۆ ئەسپ نەبێت زەحمەتە، چونکە بەڕاستی ئەرچێکی زۆریە تۆ ڕۆژانە خزمەتێ پێویستی هەیە، پاکردنەوەی هەیە، خەرج و مەسرەفی گرانە، بەڵام ئێمە سوپاس بۆخوا خۆشویستمان بۆی لەوە زیاترەکە هەیە. ئەمە کوێنەریام ئەسپی خۆت؟ کوردیە. کوردی ڕەسەنە؟ بەڵێ ئەسپی ڕەسەنی کورد. ئەسپی کوردی جیاوازی چۆنە لەگەڵ ئەسپەکانی ترکە لە دەرەوەی وڵاتەوەیان باشترن یان نەوعەتیان چۆنە؟ ئەسپی کوردی بەعام ئەسپێکی مەحکەم و قایمن، ئەسپێکی بۆ ئەم وڵاتە گونجاون، خۆیان هەر پەروەردەی ئەم وڵاتە لە وڵاتەوە سەریێڵداوە کە وڵاتی ئێمە کوردستانە، لەگەڵ ئەسپەکانی بۆ نمونە عەرەبی ئینگلیزی فەرقیان هەیە، ئەوانە زیاتر لەم کەش و هەوا و لەم جەوەی ئێرە سواری و ئەو پێویستی کە بۆ حەزی ئێمەی ئەسپ سوار هەیە لەوانە کەمتر هەیە، زیاتر لە ئەسپە کوردیەکانە هەیە. ئەسپ لە چ کاتێکات تۆن و تیژی ئەنوێنێ بەرامبەرت؟ ئەسپ ئەگەر بەرامبەر خاوەنی زۆر زەحمەتە تون و تیژی بنوێنێ مەگەر کاتێک ئازار بدرێت. بەڵێ هیچ کاتێ ئازار نادرێنی ئەو چۆن ئازار لە چ کاتێکا تۆ لەی تووڕە ئەبی؟ بۆ نمونە کاتێک عادەتەن ئەو خی گەورە وای خەڵق کردووە عەقڵی نییە، حیوانێکی بێ عەقڵە، قابلی غەڵەتە، ئەگەر لەو کاتە لێی تووڕەبیت و جوابدانەوەت بۆی خراپێت بۆی هەیە ئەوش ڕەتفعلێک پەرچەکردارێکی ناشرین بدات. ئەی چۆن بەخێوەکەی خواردنێکی تێ چۆن خزمەتێکی چۆن پاکەکەیتەوە؟ من ئەم ئەسپانە کاوێنجیان بە بەردەوامی ئەدرێتێ لەگەڵی شانە من وەک خۆم شخصی هەڵبەتە بڵێن ئێمە چەند کەسێکین بە پرس و ئیشارەی چەند دکتۆرێک ئەلەفێکی تایبەتمان بۆیان دروست کردووە کە ئەلەفەکان چەند موادێکی غذایی تێکەڵەیە دروستەکەین، من ئەویان ئێمە بەڕاستی. تا چەندە کەشهەوای کوردستان سروشتی کوردستان لەبارە بۆ ئەسپ سواری؟ وڵا کەشوهەوا و سروشتی کوردستان کەشوهەوایەکی نایابی، یعنی زۆربەی وڵاتانی دنیا من کە خۆم لە بواری ئەسپ سواریا گەڕاوم بۆم لە ئێران چووم، بەغا و خوار و عێراق چووم زۆر گەڕاوم کە هیچ شوێنێکیان وەک کەشوهەوای کوردستانێت، چونکە کەشوهەوای کوردستان بەڕاستی کەشوهەوایەکی 4 فەسڵەیە، کەشوهای 4 فەسڵەش عادەتەن بۆ ئەو تەبیعەت و ئەسپ سواری خۆشە. لە ئێستادا ئەسپ هیچ سوودێکی لێ نابینرێ تەنها وەکو حەزێک و خۆلیایەکە؟ لە ئەم دەقەیە هیچ من تا ئێستا خۆم هیچ سوودێکم لێ نەبینوە بە غەیری حەز و خولیای خۆم، ئەوانەی کە لێرەشن باوەڕ ناکەم هەمیان هەر بۆ حەز و خولیای خۆیان، هەر سوودێکی معنەوی و ئارامیە بۆ دڵ.
كمان خلية أسبها والله ساڵێک و سێ مانگە زۆر دەمەگە ینی بێژۆشەر خولی ئەسپ سواریم هەبوو چۆن دەستە پێ کرد وڵای زۆر سوودفۆ بوو ینی مەجموعای برادر بوون ڕۆشتین بۆ سواری تر لە دوای ئەوە حەزم لای کردوانی زۆر بە دوای ڕۆشتم چۆن فێری ئەسپ سواری بووی هین زەحمەت نییە تا ئێستا ینی ڕاهێنەرم نەبووە تا ئێستاش کەس پێی نەوتمانی وا کۆمانە دەوراتیشم نەبینیەوە سێری لە خۆم گەورەترم کرد و ینی ئەوەنی کە توانی بێتم وەکو ئەوان بوو خۆشەویستیشە لەوانەیە هەبوو بێت زۆر چی وای کردو کە ئەسپ خۆش بووە وەک بیبی بە هاوڕێی ئەسپ کە سواریەکەم مرتاحەبووم نەفسێتم ئارامە بێتەوە ئەی باشە تۆ ئەسپی خۆتە نییە وایە ناتوانێت باشە بە پێی پێویست دە سلێمانیە شوێن هەیە ینی ئەسپ سواری هەیە بۆ کەسە لەبەرەوەی ئێمازانین ئەسپ ناتوانرێت لە ماڵا ڕابگیرێ بەخێوکردنی زەحمەتە بە پێی پێویست شوێن هەیە لە سلێمانی تۆ بچیت ئەو کاتی خۆتی تیا بەسەربەری طبعاً زۆر هەیە شکر بۆ خوانی وەرزشەکەەوە بەر بڵاو بووە مدەتیم 2 ساڵە زۆر شوێن هەیە بەستر ینی هەموو شوێنەکانیت بە پێی کەسایەتی و ینی ئاستی خۆتەکە یانە چی بۆ شوێنێک باشەکو تۆکو ئافرەتێک بۆ ئافرەت زەحمەتتر نییە ئەسپ سواری لە وڵاتی ئێمە بە لەبەرەوەی کە ئێشتا نەگەشتین بۆی کە ئافرەت بتوانێت هەموو شتێ بکە بەس شکر بۆ خوانی ئافرەتەکانی ئەمەش کچەکانی ئەمەش بەخیرەتن زۆربیان هاتوونەتە ناوتر یانی ترسیوانێتی شانشکانەوە مەبەستەکەی منەوە بوو لە ڕووی ترس و ئەوە ها لێ بترسیت یەکەم جارە ترسی هەموو کەسێک کەم جار کە سەر ئەسپەکەوێ ئەترسێ بەڵام تری لێک 2 جار بە دواوەتە ترسەکەشکە تا چەند شارەزای و پێیان کردووە بە ماوەیەکی کەم لە تەبیعەتی ئەسپا لە هەسوو کەوتیا ئەوەنەی من شارەزابم ئەسب لە مرۆڤتەیەەکە هاوڕێی مرۆڤە بەڵام یعنی ئەوەیە کە چۆن بڵێ ئەبێت توش لی تێبگی ینی لەگەڵ ئەسپەکە مشکی خۆ بگونجێنی بزانی ئەو چۆنە ئەوە بێت تا بڵێ ئارامبی لەگەڵیا ینی تونڕۆ نەبی زۆر لەگەڵوان هەنیم کە تونڕۆن لەگەڵ ئەسپە تۆ خۆت لەگەڵ تونندڕەویانی هەتا سەیت ئەسپێک تونندڕۆی نەکرێ بەرامبەر بە تۆ هیچ ئەسپێک لێ نەکەوتیتە خوارەوە 2 جار لی کەوتم بەس خەتای ئەسپەکە نەبووە کەواتە سوارتان نەگلێ ناوێ بە سوار طبعاً سوارتان نەگلێ ناوێ بە سوار کەواتە ئێستا توانین بڕۆین تۆ سوارێکی باشی ئەوە خەڵکەی زانە باخۆم قەراری لەسەر نێ منەڵن مەتحی خۆیەکە بەستر ئەوەی هەم باش تا چەند حەزەکەی ئەسپێکی خۆتە هەبێ بەخێوی بکەیت وڵا زۆر بەستر زەمن هەنە جار ئیشی ترە بۆ هێنێتە پێشەوە ناتوانانی ینی ئەم کاتەکانە لە ئەسپا بەسەربەری ئەسپی ژاژەڵێکە بەڕای من ینی کە هەو بوو ئەبێ خۆشەویستێکی زۆری بێ ینی دایمە لەگەڵ یابی دایمە خۆ ئاگاو لێ بێ تا چەندە ئەو کەرستانی کە بۆ ئەسپ بەکارێنرێ شارەزای و هەیە پێویستی بە کەرستی تایبەتی خۆی هەیە طبعاً يعني هەست بۆ کەرستی خۆیە بەڵام کەرستە دیاریکراوەکان لغاوە دەسە جڵەوە زینە ژێر زینە ئازانگی ئەم شتانە یعنی ئەی جلوبەرگ لە کاتی ئەسپ سواریا جلوبەرگی تایبەت ئەمە سواری ئەکادیمی ناکەین سواری ئەکادیمی جلەکانی دیاریکراوە پوتە سترێجە سترێجی تایبەت بە ئەسپ سواری ینی جلی تایبەتی خۆی هەیە سواری ئەکادیم بەڵام ئەمە سواریمان عشایریە ینی تو بەدڵی خۆمان جل دەوەرەگەین ئەکادیمی نەبی هەر جۆرە بێ ئەتوانی يعني شتەکە حڕە بەدڵی خۆتە سڵاو لێ بێت تۆ ماوەی چەندێکە هاوڕێی ئەسپیت تقریبا 2 ساڵێکە بێ من خەریکی ئەسپ سواریم چۆن دەستی پێ کرد بە ئەسپ سواری وڵای سەرەتا بۆ یانێک کرابووە بۆی ناسیەوە کەمانەوە بوو کە حەزی لە ئەسپ سواری بوو ڕۆژانە چوین ئەسپ سواریمانە کرد لێەوە دەستمان کرد بە ئەسپ سواری تا چەندە حەز لێتی وەکو حەزێک وەکو خولیایەک چۆنە بەلاتەوان زۆرم حەزلێتی وەکو ئەوەڵین یەکەم شت کە حەزملێتی بۆ فێربوون و خودی خۆم کە بوونە سوارچاکێکی چاک زانێرێکی زۆر لەسەر ئەسپ و ئەسپ سواری و ئەمانە حەزملێتی و ئەسپ سواریەکەم تا چەندە زانیاری لەسەر ئەسپ هەیە لەسەر بەخێوکردنی ئەسپ هەیە بەهۆی
ئەوەی کە ماوەکی خەریکی ئەسب سوارین وردە وردە ئەزمونێکی باشمان پەیدا کردو و خەریکین و زانێرێکمان کۆ کردوێتەوە. تۆ هەر هاتووی بۆ ئەسب سواری یان لەم یانەیت؟ من خۆم لەم یانەیەم و ئەم شوێن و ئەم یانە و ناوەندی سوارکارانێکە هەمانە سەرپەرچیەکەم و بەڕێوە بم ڕۆژانە ئەم ئەسپانە خزمەتیانەکەم و لێرەم. کەواتە تۆ ڕۆژانە لەگەڵ ئەسپات هەڵسوکەوتەکەی پێم بڵێت چۆنە هەڵسوکەوتکردن هەستێکی چۆنە ڕۆژانە؟ بە تەئکید بە بەردەوامی من لەگەڵیانە ئەم ئەسپانە خزمەتیانەکەم لە بەیانی تا ئێوارە لە خواردن پێدان بێ لە پاکردنەوەیان بێت و هێنانە دەروانە بێت و سواریان بێ هەر شتێکیان پێویست بێت من لەگەڵانەم ڕۆژانە هەستێکی زۆر خۆشە ئارامبەخشەکە دووری لە زۆرش لە هەنێشتا کە لیان نزیکە بێتەوە خواردنیان پێ ئەدەی ئەو ناسنەوە خۆشیانەوێ هەستێکی زۆر خۆشە سەرتا بێت یەکەم شت بە خواردن پێدان دەست پێ ئەەکەی دواتر قاشاوێکی ئەەکەی یانی ڕناکردنی پێڵەکە وەکوە دووشێکی کردبێت و دوای ئەوە ژێران پا ئەەکەیتەوە کە بێ ژێران پاک بکرێتەوە وشک بێت و دوای ئەوە هەر شتێکی تریان پێویست بە لە هێنانە دەرەوە بە لە سواری بێت بۆیان جێبەجێکرێت و بە بەردەوامی هەڵسوگەوتیان لەگەڵاکم کە خواردن پێدا بێ هەر شتێک بێت کە ئەسپەکە پێویستی بێ هەستێکی زۆر خۆشەکە لیان نزیکە بێت و لێتی ئەگە ئەو ناسێتەوە بەخسەوەکە هە کۆمەڵ شتەیە بەخسەوەکە هەستێکی زۆر خۆشە. تا چەنە ئەسپەکان تۆ ئەناسن؟ زۆر یانی زۆربەی ئەسپەکان من ئەناسن کە کاتێکە لیان نزیکەمەوە ئەمە دەریان کە بیا بە مەژدورەوە لەچاو کەسانێکی ترا بێت ئەڵێ تۆرە ئەو تۆ ئەناسێتەوە ئەوی شە بکات تۆ ئەو شتە بکەیان لە خاوەکە بخەرە سەری. تا ئێستا تووشی هیچ تونوتی ژێک نەبوویتەوە ئەسپەکە بەرامبەر بکات؟ بە تاکیت چونکە ئەوش ئاژەڵەکات ڕوبەڕێوە بوونەوە. ئەزاریاویت؟ بەڵێ. هەستە چۆن بووە دوای هەر چوویتەوە بەلایەنە؟ بە تاکیت ئەکە تۆ سەر ئامانجەکە کە تۆ ئەو ئاماجەکە من هەمە گوێ بۆ ناتەکە بێ هەر بەردەوامە. جەناب لەکەیەکەوانێ خولیای ئەسپ سواریت هەیە؟ من هەر لە مناڵیەوە خولیای ئەسپ سواریمانە بووە هەر ئەسمانە بووە تر تقریبا لە 5 ساڵیەوە ئەسپ سواری یەکەم تر لەوەتەی هەین ئەسپمان هەبووە و هەر خولیای ئەسپ سواریەکی زۆرمە بوو. ئەمە ئەسپی خۆتە؟ بەڵێ. چەند ساڵام ئەسپەت هەیە تۆزێ باسی ئەم ئەسپەم بۆ بکە؟ ئەمە تقریبا 4 ساڵم ئەسپەم هەیە ناوی قارەمانە. قارەمانە؟ قارەمانە ئیبینن بەڵێ قارەمانیشە. جا ئەمە باوکی لە ئێران و دایکی لێرەیە. بەڵێ. ئەمە ئەسپی ڕەسەنی کووردە. باوکی ناوی سەبەڵانە نەوەی سۆهرابی گەورەیە و ناوی خۆشی ناوی قارەمان. تۆ تا چەنە زانیاریت هەیە لەسەر ئەسپ؟ وەڵا تاوەکو شتێکی باششان زیانیاریمان هەیە لەسەر ئەسپ. چ سیفاتێکی هەیە ئەسپ؟ چ سیفاتێکی باشی هەیە کە تۆ وای لە تۆ کردووە ببی بە هاوڕێی ئەسپ؟ ئەسپ زۆر بەڕەحمە لەگەڵ خەڵکیشە ینی ڕەفیقە هیچ عەزیەتی خەڵک نایەوانەی تر ئەگە تووڕێکی تەمان ئەویش بەشی خۆی پێی ناخۆشەوە بەس هەستی هەیە ئەسپیش تر وەک مرۆڤ وایە. ئەی لە کاتی ئەسپ سواریا چه هەستێکە هەیە؟ کاتی ئەسپ سواریە ئەسپەکە لێو تێگا لە سوارەکە تێگا ئاتنی تر ئەبێت تۆش بە ئارامی لەگەڵ ئەسپەکە بی ئیتر ئەویش ینی هەست بۆ یەکتی نەبێ فەرقەکە. ئەی چۆن خزمەتی ئەسپەکەتەکەی چی ئەی تێ چی نایی تێ؟ لەلایەن خزمەت و شتەوە ئەمە ڕۆژانە پاکرێتەوە خاشاوەکرێن و کاو وێنچە و جۆشیان نەدرێت سێشەمە تر ئاویشان لەبەرایە و ڤیتامین و شتەکانیش بەبە دایانینەوە بە پاودەرێکی مستە خوانەکە. ئەی تۆ ڕۆژانە ئەسپ سوارەکە یا هەفتانە لە هەفتێکا چەند جار؟ هەفتانە تقریبا هەفتەی 3-4 جار سواری یەکەم ئیتر ئەم ئەسپ بێ ئەسپەکانی کە بێ فەرق ناکە ڕاست. ئەسپەکەت خۆتە ناسێتەوە؟ ئای چوون بەڵێ تەوان خۆمە ناسێتەوە.
حسێکی خۆشمەیە کاتی ئەسپ سواریەکەم بەجددی یعنی ئارامکردنەوەی منە چۆنی فەری ئەسپ سواری بووی؟ وڵی بڵێم چۆن وڵا هەر حەزم لێ بوو ینی شتێک حەزە لێ بێت زوو فێرەبی ئەکییت ترسیشی ناوێ ئەم شتە لە بەرەوەی ئەمە حەزی خۆتە ینی تۆ لێ ناترسی؟ نا بە هیچ شەوێک چۆن خۆشەویستی خۆتی بۆ دەرەبڕی؟ خۆشەویستی خۆمی بە شوەیەک بۆ ئەبڕ هەتاکو نەرمبی لەگەڵ ئەسپەکانە زۆر ینی باشترە بێت ئەسپ پێویستی بۆی نەرمونیانوی لەگەڵ بەڵە ئەکییت ئەی باشە تا چەنە شارەزای و لە نوعەتی ئەسپەکان هەیە لەو کەرستانەی کە بووی بەکارهێنرێتوانی باسی کەرستانم بۆ بکەیت؟ کەرەستەکانی چین لەغاون تەوان ئەمە بۆ جوانیە لەغا ئەمەیە کە بۆیە بەستی ئەمەش هەر لەغاوە بەڵە ئەمە زیینە بەڵە ئەمە ژێرزیینە بۆ پشتێتی کاتێک تۆ سەر ئەسپەکەوی پێویستە پشتی ینی بپارێزی تێگەی ئەمە ئەگەر بۆ کەسێک بێ بۆ نمونە پێویستی پێ پێویستە دوودانی وای بۆ بەستی ینی ئەگەر ئەسپێک ئەم کەرستانی لە نەبەسترابێ ناتوانانی ئەسپساری بکەن؟ نەخێر غەڵەتە بە هیچ شەوێک تا ئێستا تووشی هیچ تۆن و تووشێک ئەسپ بەرامبەری تۆی کردبێ؟ نا لەخوا بەزیە بێ تا ئێستا سەلامەتم. سڵاو لێ بێ ماوەی چەندێک کە خەریکی ئەسپساری؟ ماوەی ساڵێک نوێگە بێ خەریکی من ئەسپەکە زۆر جوانە ناوی چییە؟ ناوی تاوەسە تاوز لە کەیەکەوە لە لای تۆیە؟ تقریبانەوە ئەبێ بە 3 مانگە لای خۆمە خۆت ناوی ناوە؟ ناوی ئەو بوو ناوەکەیم پێ جوان ویتر نەمگۆڕی هەست چۆنە کە هاوڕێی ئەسپیت؟ ڕاستێکی خۆشە ینی مەتەیەکی خۆشی تیا ئەسپ سواری چۆن بە خەویەکە ئەسپەکەت؟ وڵی ئەیتر هەر ڕۆژانە خۆم خەریکیە بم و خواردنی بۆ بم و لەگەڵیا ڕاتم لەگەڵیا لەنێ وەک برادێکی خۆشەویستی لاتەوە بۆ من تا چەندە کە ئەو بینێ ئەو ناسێتەوانێ؟ وڵایتر ئەم ناسێتەوە چایانیگە خۆمایسە بۆ من پشمەستە پشتی ئەو شتی بۆ منیە کارانێت تووشی دەسە پشتی بۆ توی نەکە تێگە ڕاتەوە نییە خۆم خواردنی ئێمە خۆم لەگەڵیا هەڵسو گەوتەکەم نەرمونیانم لەگەڵیا ئەیتر چۆن هەشتێکم بێ بەمەگە زەحمەت نییە؟ نه شتێکی خۆشە ینی مەتەیەکی زۆ خۆشی ئەم خۆشەویستی بۆ هەیە زەحمەت نییە؟ نه هەشتێک خۆشەویستی بۆی هەبێ ئاسانە. بینەرانی ئازیز و خۆشەویستی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان لەگەڵ ئەم ئەسپە جوانانە و ئەو ئەسپ سوارە ئازایانەیە هەتا بێگەشتنەوەیەکی ترمان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.